نون والقلم وما يسطرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. مامۆستانی بەڕێز لە ناخی دڵەوە بە خێراتنتانەکەین، ئومێدی سەرکەوتن و سەرفرازی بۆ هەموو لایەکە خوازین. وەک جارانی ڕابردوو ئێمە لەم بەرنامەیە بەردەوام ئەبین کە بەرنامەکەمان بریتێ لە بەرنامەیەکی حیواری. لە ڕاستیە فەیلسوفی ئیسلام عەلی عیزەت بیگۆڤیچ لە وتیەکیا قسەیەکی جوانەکە کە ئەفەرمێ لە ئیسلامە مستەلەحات شەفعیە یاخود زەوجیە واتە ئوحادی نییە. کاتێککە باسی ئیسلاحەکەین ئیفساد لە مقابلیا هەیە، کاتێککە باسی عەدل و دادگەریەکەین زوڵم و ستەم لە بەرامبەریا هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەکێک لە فەرموودە ترسناکەکانیە بۆ ئێمە ترسناکە ئەفەرمێ کە حەدیثی قودسیە لە خوای پەروەردگارەوە: يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته محرما بينكم فلا تظالموا. لێرەیە حەدیثەکە بێگومان درێژە کە ئەم حەدیثە ئینسانەکان ڕاست دەکێنێ. بەرنامەی ئێمە لەسەر دادگەریە کە لە مقابلیا زوڵم و ستەم هەیە. ئەکرێ ئاماژە بە هەردوو لای بکەین، دادگەری و هەروەها ئەو زوڵم و ستەمەشکە ئەکرێ. قورئانی پیرۆست ئەگەر بڕوانین لە سەرەتاوە هەتا کۆتایی، ئەم قورئانە پڕە لە تەرکیز خستنە سەر و تەکریسی دادگەری بۆ ئەوەی کەوا بیچەسپێنێ ئەم عەدالەتە لە ناو ناخی ئینسانەکانە. لە سەرەتاوە ئەگەر بڕوانین بۆ قورئان، ئەوەمان بۆ ئیسپاتە بێت کە وەحی خوای پەروەردگار لە ئەسڵا بۆ چەسپاندنی دادگەری هاتووە. لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد. كواتا علتي هاتني وحي چەسپاندنی دادگەریە. ئەگەر ئیسلام کۆ بکرێتەوە لە یەک دەستەواژەیە ئەتوانین بڵێن دادگەریە. خوای گەورە زۆرینەی هەرە زۆری ناوەکانی خۆی مشتەقن واتە وەرگیراوە لە مەزدەر، بەڵام کە دێتە سەرباسی دژەستەم چەسپاندنی دادگەری ناوی خۆی ناوە ئەلعەدل. عەدل واتە دادگەرە، دادپەروەرە لە هەموو بوارەکانی ژیانە. خوای گەورە لە قورئانە لە زۆر شوێنە باسی عەدل و دادگەریمان بۆ کاکە فەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان. ياخذ لشان ترى فرمي وإذا قلتم فاعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. بروانين بو قرآني بيروز كباس عبادتك أخوي جورا التي عبادة أبسيتو بتقواه كأخوي جورا فرمي يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. كواتا التي عبادتك تقوايا ئێمە بۆ خوا پەرستیەکەین، بۆ پەرستشەکان ئەنجامەدەین، بۆی کەوا بە تەقوا بین. تەقواش زۆر بوار ئەگرێتەوە لە سوورەتی بەقەرە و هەروەها لە سوورەتی ئالی عیمران. لە زۆر شوێنی تر پێناسی تەقوامان بۆ کا و چەمک و جومگەکانی تەقوامان بۆ شیەکاتەوە. عیلەتی تەقواش ئەتوانین بڵێن عەدل و دادگەریە کە خوای گەورە فەرمێ وإذا قلتم فاعدلوا یاخودە فەرمێ اعدلوا هو أقرب للتقوى. دادپەروەر بن چونکە ئەوە نزیکترە لەوەی کە ئینسان متقی بێ. بۆ متقین بۆی کەوا دادگەر بین، بۆ چ عیبادەتەکەین بۆی کەوا ئەهلی تەقوا بین. خۆی گەورە لە قورئانی پیرۆزە باسی میزانمان بۆکە، باسی قیسطاسمان بۆکە، باسی ئەومان بۆکە کە ئەفەرمێ ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا وإن تك مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين. هیچ شتێک دەرناکە جگە لەمانە لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار ئاماژەی تری زۆر حساس و هەستیاری هەیە کە ئەفەرمێ یەکێک لە دادگەریەکانی خوای پەروەردگار ئەوەیە کە وما كنا معذبين حتى نبعث رسولا وكل سورة إسراء هاتو ياخذ أفرمي ولا تزر وازرة وزر أخرى يا فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. لباسي سيدنا سليمان كباسي هدود دكاكا أفرمي لأعذبنه عذابا شديدا أو لأذبحنه أو ليأتيني بسلطان مبين. يا أخوة بي بلغيكي وبيني عدالتك خوي پروردگاری تايا هل لخو كس زانايا اگر كابرا اگر پاساويكي هبي بەڵگەیەکی هەبێ بۆ ئەو مخالفەیە کە کردوێتی بێگومان لێ خۆشببوونی بۆ ئەبێت. عەدل ئامادەبوونێکی بێشماری هەیە لە قورئانی پیرۆزە. خۆی گەورە لە زۆربەی شوێنەکان باسیەکە یاخود نەظەریەکی پێوتێن نەظەری حجوم. حجوم ئەوەیە ئەگەر بانوێ بزانین خوای پەروەردگار بایەق بەچی زۆرەیە بزانین چەندە باسیەکات. باسی ئەو شتە ئەگەر زۆری کردێنی بایەخی زۆری پێداوە.
عدل ئەکرێ بڵێن کە قیمەتێکی معیاریە، بەهایەکی پێوانەیە، بەهایەکی پێوەری هەیە، ئەکرێ بکرێتە مەحکەمەیەک یا حاکمێک بۆ حکمدان بەسەر ئەعمالە، بەسەر ئەخلاقە، بەسەر ئەفعالە، بەسەر ئیعتیقاداتە، بەسەر هەموو بوارەکانە کە مرۆڤ جێبەجێیەکە. ابن تەیمیە بەڕەحمەت بێ ئاخوا ئەفەرمێ جیماع الحەسەناتی العەدل، ئەوەی کە کۆکەرەوەی هەموو چاکەکانە بریتە لە عەدل و دادگەری، وجیماع السيئات الظلم، ظلم السەرچاوی هەموو ستەمەکانە، ستەم هەمووی ئەگەر هەموو خراپەکان کۆکەیتەوە لە ستەمە جێگەی ئەبێتەوە. ئەگەر بڕوانین مامۆستایانی بەڕێز لە صدقا ئیستیثنائی تایە، لە بەها بەرزەکانە ئیستیثنائی تایە، یعنی بۆن من ڕازگۆیی، ئێمە کە باسی ڕازگۆیی یەکەین لە هەندێک شوێنە ئینسان ئەگەر ڕازگۆ نەبێ مەجالی پێدراوە لە ئیسلاحی بینی خەڵکە، لەوەی کە بزانی فیتنێکی زۆر گەورە دروستە بێ، ئەمە مەجالی تایە. بەس لە عەدلە ئەم قیمە زۆر بەها و باڵایە کە ئەتوانی ئیسلام لە عەدلا کۆ بکەینەوە، چونکە تەوحیدش خۆی بۆ خۆی عەدلە، دوورکەوتنەوە لە شیر خۆی بۆ خۆی عەدلە، بەڵام لە عەدلە ئیستیثنایتیان هەیە بە هیچ جۆرێ، لە هەموو کاریەکە ئینسانە بێ عادل بێ، لە قسەیە، لە کرداریە، لە گفتاریە، لە ڕەوشتیا، لە ئاکاریە، لە هەموو شتێکیە. ابن خەلدون ئەفەرمێ الظلم مؤذن بخراب العمران، هەر کەس تەنبیهدا لە هەر شوێنێکە ئەوە دڵنیابین لەوەی کە وێرانەی و ماڵکاولی ڕوو ئەکاتە ئەو شوێنە. ابن تەیمیە قسەیەکی جوانی هەیە کە ابن تەیمیە بەڕەحمەت بێخوا لە السیاسة الشرعية في إصلاح الراعي والرعية و هەروەها لە کتێبەکانی تریشیە یەکێکە لەو زانای پایەبەرزانی کە زۆر بایەخ بە عەدل و دادگەریە، تا اینکە لە قسەکانی ئەڵێ ئەگەر من کەسێ مخالیفم بێ قسەشم پێ بڵێ لئن عصى الله في لا أعصي الله فيه، ئەگەر ئەو سەرپێچی خواب بکات لە منە من سەرپێچی ناکەم، ئەگەر ئەو سنوور بەزێنی خواب بکات لە منە من سنوور بەزێنی خوای گەورە ناکەم، میزانی من بۆ ئەو بریتێ لە عەدل، لە دادگەری و دادپەروەری، میزانەکەش بریتێ لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە قسەیەکی جوانی هەیە کە فەرمێ خوای گەورە دەوام ئەیە بە دەوڵەتێکی عادل ئەگەر کافریش بێ، دەوام نایە بە دەوڵەتێکی زاڵم ئەگەر مسلمانیش بێ. لێرەوە ئەگە بچین ناو بابەتەکەەوە جەنابی مامۆستا خالیت ئەکرێ بڵین دادگەری چییە، پێناسەی دادگەری چییە، دادگەری بەرەوەی کوێمانە بات. بەنای خۆی بەخشندە و میهرەبان، پێشچی زۆر سوپاس دەکەم بۆ ئەو دەرفەتەوە بۆ ئەو بەرنامەیە ئەو پێشەی جوانە کە تەقدیمت کرد، دەستە خۆش بێ. لەفزی دادگەری بەڕاستی ئێستا کە تەماشای دەکەن ئەو دەستەواژەیە العەدل یان عەدل، وەکو ڕاغیبی ئەسفەهانی لە کتابی مفرداتی قورئان پێناسەی دەکات، دەفەرمێ لەفظ یەقتەضی معنى المساوات، شتێکی جوان دەرێ بەڕاستی، یعنی دەرێ ئەوە لەفظێکە وا دەخوازیتن کە لە هەموو شتێکە یەکسان بن لە هەموو شتێکدا. جا لێرە ئەگەر تەماشای بکەن ئەو بابەتەی کە عەدل دەڵێ یەکسان بوون لە هەموو شتێکدا، لەوانەی کە شەریعەت داوای کردەوەی ابن قەیم دەفەرمێ الشەریعەت كلها عەدل، يعني ئەگەر شەریعەت کۆ بکەین و لە یەک چەمەکدا بڵێن ئەو شتە چیە دەڵێ دادگەریە، عەدالەتە. کەواتە بەڕاستی ئێستا ئەمە تەماشا دەکەین لە هەموو شتێکدا، لە بەخشینی بینی منداڵەکاندا، لە دوو کابرایە دووژنی هەیە و عەدالەت و دادگەری لە بینیانەکە، لە حکومدانە، لە حتا لە عیبادەت و دادپەروەریش هەمووی ئەوانە دەگرێتەوە. مەبەستی من لەو لەفزە مساواتە ئێستا ئەگەر ئەو ڕۆکە تەماشای بکەین بەڕاستی لەفزی عەدل کە دەڵێ بە معنى مساوات دێ و یەکسانی دێواتە هەموو کەس بە یەک چاو تەماشا بکرێ، وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم لا فضل لعربي على عجم ولا لعجم على عربي ولا لأبيض على أسود ولا لأسود على أبيض إلا بالتقوى، هەموو یەکسانە وەکو الناس سواسية كأسنان المشط، يعني دەبێ بگاتە ئەو حەدەی ئەو ئینسانە کەسێک خۆی پێ لە یەک شێشی دیکە فەزڵتر نەبی، گەورەتر نەبی لە بەرامبەر قەزا، لە بەرامبەر دادگا. لێیە بینی ئێستا ئەگەر تەماشا ژیانی پێغەمبەر کەی صلی الله علیه و سلم یەک لەو شتانەی کە خوای پەروەردگار پێوە ناردی کە خەڵک زۆر ئیتیباعی بوو ئەو مساواتە و ئەو یەکسانی بوو کە داوای کرد لە مابەینی هەموو خەڵکدا بچەسپێ، یعنی هەمویان لە بەرامبەر ئاەتەکانی قورئانی پیرۆسا مولکەج بن، لۆ هەمویان وەکو یەک بێ. بۆیە دەبینی کاتێک ئافرەتێکی بەنی مەخزومیەکان وەکو لە صحیحی بوخاری داهاتوە دزی کردووە، تێدەگەی دەچن تەکلیف لە ئوسامەی دەکەن، ئوسامەی کوڕی زەید پێیان دەگۆ خۆشەویستی، کوڕی خۆشەویستی، یعنی ئەوەندە لەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆی و بە بابیشی خۆشەویست بوو. کاتێک کە چوو تەکلیفی لێ کرد دەستی ئەو ئافرەتە نەبڕن، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرچی بەوە کرد کە ئەگەر بێت و یەک مەجال لە مەزیعی دادگەریدا بێتە خوارێ چڕوەدا، یەکسەر خەڵکی کۆ کردەوە، فەرمی ئەتەشفع فی حد من حدود الله،
يعني لحد شيخ إنما أهلك الذين من قبلكم إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد. فەرمی ئومەتانی پێشی بۆ بە هیلاکچون فقط ئەوەندا یەکێکی شەریف دزی بکرد بە لێ گەڕان بەڵام ئەگەر زەعیف بە حەدیان لەسەر تەطبیق کرد وەیم الله فەرمی سوێند بەخوا لو أن فاطمة بنت محمد لقطعت يدها سرق اللقطة فالليرة فاطمة أجر دزيبك حتى للروايات كاتدة فرمي لقطع محمد يدها يلا پیغمبر صلى الله عليه وسلم خوي محمد بدست خوي كلون مني بفاطمه هنا وزانا نفر بخوش ويسترين كسب ولا او ده واته هيڅ كسبير لو نكاتو لموضوع دادگري لا احكام ده وابزاني مزالي چلو تدا ده نو مزالي چي تدا هي استاج ببين لهم دنيا ده است او مثال بين لاوروبا خلق زوري اروال بو اوروبا وتماشاي وزع كي بندر ده دادگري لي ور بگرو زام چي دبينه او تسمكيلي ورگرو ويرانبي يكسر ظلم مستمزي او شتا دغرتوا اوي كوملغا همي برو خرابه وبرو هردير دبا يك ولاتم لو بين دادگري تدابي خوش گزاراني تدانبي ولاتك بين تماشاي بك او ولاتا يعني شانازي نكا بدادگري خويا وبا استقلاليه قضاء او لو براستي او سمك براستي كما تمشايدك است خوي قورت 15 زهر لقراني بيروز ده كلمه عدل العدل بكار هناوة هو كاركيتي عند جار تكرار كريتو كلمة عدل لو أو خلق وابزان حمو إلا أحكام رب العالمين ده هم يعني يكشتن يعني في وزنانك كسيك يعني فضل لسا كسيك دي كبكا بهشتك كوملغاش استا أجر بزانيتن همو كزدتواني حقي لي يكتر ور بقريتوا يعني أو وقت براستي إنسان كان دليان بيخوش بي كابرايك لمصر قمتيشي بلاش لي ددر قصة مشهورة دي لمدينة شكاتك زاني حقكي لو وردك تو إمام عمر لوش وردك هو نقل خوي لكركي عمري كرة عاسة فرمي لبابي شيدت كو باستي بابي لتويدايا يعني استا هموش يعني إمام عمر رضا ورحمة إخوائي لبي تماشاك خلق كباز ذكري يكسر باسي عدالة يكريم خوش جزراني جاني سردمي أو لعدالة كذاب وجالوي براستي إما أجر هر کۆمەڵگایەک بمانەوێ بەرەو پێشی ببین هەر عائیلەیەک بمانەوێ بەرەو پێشی ببین هەر مەدرسەیەک هەر دائیرەیەک دادگەری ئەساسی یەکەمە دادگەری لێ بستین و یەکسەر ڕوو لە فەساد دەکات یەکسەر ڕوو لە خراپە دەکات یەکسەر ڕوو لە گەندەڵی دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو حکومەتەی خۆی کە مەبنی کرد لەسەر چ بوو فاطمة دزي بك دستي دبرم واتكس فكر لدزي نكاتوا لو خوي لخطابي خوي دا فرمو يقدرسي بدزي اگر ايمج ندبين روج قيامة لقر خوتي ديني واتنية مجالي تيداني قصي تيدا بكيتو بتوي يعني او داد قرية بتسبيني بلام لسر خوتو كسوكارتو دورو برتو كسن زيكا كاني خوشتا جيب زينك بوي براستي من امفهوم بيه قلش تيشي جوانا انسان حتى لخودي خويرة ولو على انفسكم كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم قل الحق ولا على نفسك با لسر نفسي خوش الدابي بس او قصي درب الربيلي با لسر نفسي خوش الدابي زرري شد بي بلام قورد دكا بهد برز دكات ولا كاتك دادتواني عدالة مقابل مساواتك زعما بس تم مساواتك ايش براستي استكت ما شايدك او مساواته بيغمبر اخوه صلى الله عليه وسلم لكم ترينج مراعاة يكرت يعني كابراي هات خدمت بيغمبر صلى الله عليه وسلم كوريشي هبول لسراني خوي دانا كتشي هاد العاردي دانا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي ما سويت بينهما مساواة النكر أجل سراني خود داني لكن كثيرين نقطة بيغمر صلى الله عليه وسلم أول شرع بيجو تراوا هم بو بيعمل كي إما راجعندو لو براستي إما مختصري كلام أجر أو ربما أنا يسمى عدالة يقول عيب كينوا جيب كين جياني هم خلق خوش ده بلا شيء خليلي اللي بيدا ولا يقرأ في الدروس تبي ما مصلحة شرزات قربان أتوانين بلين لچند جيجا خوي پروردگار باسی عدلی کردووە ئەو شوێنانی خی پەروەردگار ئاماژەی کردووە بە عەدل و مستەڵح و زاراوەکانی عەدل لەکوێی قورئانە و چۆن هاتووە بە ناوی خودای گەورە و میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ولا سەر یاور یاوەرانی ولا سەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی پێشەکی یەخۆ بەخێر بێ بۆ شارەکەمان مامۆستای بەڕێز خۆشحاڵت کردین لەگەر خۆت و بەرنامە جوانەی خوشحاڵم لەگە برای خۆشەویستیشم مامۆستا دکتۆر خالید کە پێکەوە لە خزمەتت داین ئەو بابەتی هەرت بژاردووە بەڕاستی بابەتێکی زۆر زیندی و پێویستیشە چکە زانایان دەفەرموون عەدل میزانی خوایە لەسەر زەوی ئەگەر ئەمە شتێک هەبی خەڵکی پێ بپێوین تەسەڕوفاتی خۆمان قسەمان مامەڵەمان
کار و کاسبیمان، سیاستمان، ئابووریمان، جوڵانەوەمان هەموو شتێک پێی پێوین ئیلا میزانێکی خوای کە عەدلە. دەبێ شتێک هەبێ شتی پێ پێوی، دەبێ شتێک هەبێ تاریک و ڕوونی لێک بکاتەوە، زوڵم و ستەمی لێک بکاتەوە، عەدل و ستەمی لێک بکاتەوە. جا بەڕاستی ئەم بابەتێک کارت بژاردووە جێی خۆیەتی. تەمان وەکو مامۆستاش ئیشارەتی پێدا لە قورئاندا لە 15 جێیان بە سەریحی عەدل مقابل زوڵم هاتووە، بەڵام لە 4 جێیان بە معنای تر هاتووە. ئەگەر حەز بکەی ئەوە ئیشارەتەکی ئەوەی بەسیتی پێ دەدەین. تەمان خۆی گەورە لە قورئاندا 15 جاران عەدلی مقابلی زوڵم و فزور و فسوق ناوهێناوە، 4 جاران بە غەیری معنای خۆی هاتووە. مثلەن لەو 4 جارانی کە خۆی گەورە بە غەیری معنای خۆی هیناوە، مثلەن یەک لەوانە بە معنای فیدیە هاتووە کە خۆی گەورە ئەفەرموویتن لا یؤخەذ منها عەدل. ئەلێرە مەقسەدی فیدیەیان لە ڕۆژی قیامەتێ ئەوانەی کە زوڵمیان لەخۆ کردووە یان کافرەکان خوا فیدیەیان لێ وەرناگریتن. لە معنایەکی کە هاتووە خۆی گەورە بە معنای ئەوانەی کە شرک بۆ خۆی گەورە پەیدا دەکەن، دەفەرمی ثم الذين كفروا بربهم يعدلون. معنای چییە؟ ئەوانەی کە کافر بوون يعدلون یعنی دێن بتەکان بەرامبەر خۆی گەورە وەکو یەک دادەنێن، ئەوە عەدالەت نییە. بەڕاستی لێرە ئەو بە معنایەکی کە هاتووە. یان ئەو تەخوای گەورە دەفەرمی الذي خلقك فسواك فعدلك، يعني لێرە ئەگەر ڕێک و پێچی جسمت هاتووە کە هەموو شتەکان تەنسیقن لە جێی خۆیتن. عموما ئەو 15 جێیش کە خۆی گەورە بەرامبەر زوڵم مستەمی داناوە تەوزیعی کردووە بەسەر چەند بابەتێک. مەسەلەن ئەوەل جاری خۆی گەورە باسی ئەوە دەکا کە ئەی محەممەد عليه الصلاة والسلام ئەگە حکمت کرد لە بینی خەڵکی حکم کە بە عەدالەت، وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. ئەو خصوماتی خەڵکە، ئەو کێشەی خەڵکە، ئەوە مثلەن معاملەی خەڵکە لەگەر یەکتری کاتێک کە کێشەیان پەیدا دەبی، یەکێک دەرێک ئەوە غەدری لێ کردوم، یەکێک درێ ئەوە ماڵی خواردوم، ئەو حاکمە دێ بەو عەدالەتی حکم دەکا. یان خۆی گەورە باسی ئەوەی دەکا کە عدل لقصده حتى لقصده وشي زنابت إشارة بكر وإذا قلتم فعدلوا إنسان نبي حتى لقصده يعني دات بريوري رساو بك أجر متحي يكي شيشكر أو دم متحي لكي بيبيع عاسماني أجر زمي شيشكر نيبي يا إخواني لبرو عدل نيا عدل أويا أحسبه هكذا ولا أزكي على الله أحدا. بزاني بيغمري خو عليه الصلاة والسلام دفرمي قام متحي شيشكر واي حاليم واي تيدا قام أوهابي بەڵام هەر خۆی گەورە بۆ خۆی بەندەکان بەندە ناسەکانە. خاڵێکی تردا لە معاملەدا لە کڕین و فرۆشتندا بزانە خۆی گەورە بۆ خۆی ئەفەرموویتن وەلیەکتب بەینەکم کاتیبون بالعەدل، بە کاتبێک بە دادپەروەری شتەکانتان لە بین بنووسێ، خاصەتەن لە قەزیە دەین لە کاتی قەرد و قەرداریدا بەڕاستی دەبێ بنووسرێ بە عەدالەتیش بنووسرێ. ئێستا زۆری کێشەکانی خەڵک کە دروست دەبی لە قەرد و قەرداریە ئینکاری دەکا ئەوەی دەکا بابە بۆ نانووسی مامۆستا سقم پێ کاکە خۆ لە ئەسحابی پاکتر نەبوون، لەو جیلەی مبارەکتر نەبوون، ئەو زەخوای گەورە پێیان دەفەرمی کاکە بنووسن هەموو شتەکانتان بە نووسرا و هەبیتن. یان خوای گەورە لە کاتی شەهادەتدا لە کاتی کە ئینسانە کە دەچی شاهیدیی لەلایە دەبێ ئەو شاهیدەی بە حەق بدەیت. چونکە ئەگەر خوا نەخواستە وەکو جەنابەت فەرمی یەک تۆز قاڵ مەیل بدەیت لەو شەهادەی بە کەمتریان بە زیاتر مەزرایەتی محکەمەکەی مەزرایەتی قەڵزەکەی بەلایەکی تردا دەڕوە. بۆیە خوای گەورە بخۆی دەفەرمی و ئەشهیدوا ذەوا عەدلی منکم، با دوو کەسی جاچ لە معاملات بێ کە دوو کەس شاهد بن یان لە تەلاق بێ یان لە نیکاح بێ، میم ئەو مەسائلانەی لە هەر قەڵزێک کە پێویستی بە شاهد بێ دەبی دوو شاهد، بەڵام ئەو دوو شاهدەش دەبی بەڕاستی دادپەروانی ڕەچاو بکەن. شاهدی چکە ئەوە عەدالەتێکی تر هاتووە خۆی گەورە بەرامبەر دوژمن. سبحان الله، يعني ئەوە يعني گەورەترین نقطەی ڕۆشنداری يعني ڕووناچی و ئیسلامەیە. خۆی گەورە دەفەرمی لا يجرمنكم شنآن قوم على أن لا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. يعني نەکە ئەمن ڕق و قینم لەگەر یەکەشەیە دوژمن ما هیچ ئەو شاهدی بە حەقی بۆ نەدەم. خۆی گەورە دەفەرمی اعدلوا، ئەلێرە عەدالەت بن باکە ئەبرا دوژمن دەبی بارکە لێ ببتەوە، بەڵام قەزیەی کە حەق هاتە گۆڕێ دەبی حتا لەگەر دوژمنیش بی ئەتوو بەرامبەر دوژمنەکەت حەق بڵێ. جا بۆی ئینساف ئەوەیە، يعني ئینساف چیە؟ ئەگەر دوژمنیشت کارێکی چاچی کرد بێت چاچی کرد. ئینساف ئەوەیە ئەگەر دۆستیشت کارێکی خراپی کرد بێت خراپت کرد.
ئەوە عەدالەتە. جا خۆی گەورە بە کۆمەڵێک لەو شوێنانە کە بەو شێوە باسی عەدالەتی کردووە. جا لە هەمووی ینی کە لە هەمووی من پێم ینی عەزیمتر ئەوەیە کو جەنابیشی بدایەت ئیشارەتەدا خۆی گەورە یەک لە ناوە جوانەکانی عەدلە. یعنی ئەگەر بخۆی ناوی لە خۆ بنێ عەدل کەواتە ئەمەرە ڕەبی بالقەسد. خۆی گەورە بخۆی ئەمر دەکات خەڵک عادل بن. مادەم خۆی ناوی عادل بی دەبی بەندەکانیشی بەو سیفە جوانەی خۆ بڕازێنەوە عەدالەت بن لە هەموو هەستان و دانیشتێنشیاندا. بەڵێ ناو بڕێک و ئینشاءڵڵا دێنەوە خزمەت. بسم الله الرحمن الرحيم. مامۆسایانی بەڕێز طبعاً ئێمە دوو چەمکمان هەیە، چەمکێکیان نەزەریە، چەمکێکیمان هەیە کە عەمەلیە. بە شێوازی نەزەری طبعاً قورئانی پیرۆز پڕە لە ئەو دەقانی کە ئاماژە بە عەدل و دادگەریەکەن و دژ بە ستەم و ستەمکاران ئەوەستنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وەسف کراوە بۆی کە قورئانێکی زیندوو بووە بە هەڵسوکەوت، بێگومان لەبەر ئەو بۆ کە و قورئانی جێبەجێ کردووە. بە تایبەتیش عەدل لە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێویستە کە ئاماژەی پێ بکەین لە کاتێکە باسی عەدلەکەین لە قورئانە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان خلوقه القورئان. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وەکو جەنابی مامۆستا ئاماژەی پێ کرد بە فاتیمەی فەرموو لا ئوغنی لەکی من الله شەیئا. با کە سوکارەکەی خۆی فەرموو لا تأتيني الناس بأعمالهم وتأتوني بأنسابكم. أو نسبة كزوان زاني كلا روجي قيامتها بهاناي ودي. فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون. لكاتك اللباسي النسب أويك بنسب أي خوي برسكاتوا. إمامي صنعاني لسبل السلامة فرمي اللهم إني أبرأ إليك من ظلم ولده الهوى ورباه الكبرياء. بۆی ئینسان بە نەسەبی خۆیانە نازێ بەڵکو بەکار و کردەوەکانایە مرۆڤ ئەبێ دادگەر بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان بە سیواکێک دای لە جاریەک مخالفەیەکی کرد، سیواکێکی بەدەستەوە بوو، هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لەولا خەشیەة القەود لەئەوجەعتوکی بهذا السیواک. ئەگەر ترسی تۆڵەی خوانە بێ بەم سیواکە ئەوە ئازارێک لێمە دایت. ڕسوولی خوایە خاوەنی وەحیە دوایین پێغەمبەرە ترسی ئەوەی هەیە لەسەرەوەی سیواکێک لە کەسێک با کە خوای پەروەردگار تۆڵی لێ بکاتەوە. ئێوە کەسانی کە خەڵکی سزادن، ئێوانەی کە خەڵکی یەکوژن، ئەوانەی کە ڕوشکێن و کە دڵشکێنی خەڵکین. ئیمامی عومەر وەکو مامۆستا ئاماژەی پێکرد قیبتیەک لەگەڵ کوڕێکی عەمری کوڕی عاسا کێشەیان بۆ دروستە بێ و ئەو لێیە و سزایەدا و ئیهانەی پێکە. کاتێک کە شەکواکە دێتە لای ئیمامی عومەر لە مەوسیمی حەجایە بانیانەکا بۆ ئەوێ طبعاً ئەگەر مەسلەحەت بواە عەمری کوڕی عاز نزیکتر لە ئیمامی عومەر ئەبێ بەرژەوەندی ئەم زیاتر بخوازێت تا بەرژەوەندی کەسێکی قیبتی کە نایناسێ بە 4000 جوندیەوە بە 4000 چەکدار و جەنگاوەرەوە هەموو میسری فەتح کرد عەمری کوڕی عاس. هەموو پێوەرەکان وایە ئەبێ کە کوڕەکەی شتێکی کرد چاوی لێ بنوقێنی، بەڵام ئەوە عومەری عادل و عەدلی عومەرە کە پێی ناسراوە کە قسە مەشهورەکە هەیە بۆ ئیمامی عومەر کە لە شوێنێکا خەوتبوو حەکەمتە فەعەدەلتە فەئەمینتە فەنیمتە. وەرە سێری ئەم دەستەواژەیە کە بیپێوە بە پێوەری قورئان بیپێوەرە بە پێوەری سیاسە ئیقتیساد کاروباری کۆمەڵایەتی خزمەتکردنی خەڵک ئەو کەسانی کە دەسەڵاتدارن ئەبێ خۆیان بەراوردکەن لەگەڵ عەدلی عومەرە. ئەڵێ پێی وت ئیضربوا حتى تشتفي هەتا شیفا بۆیە هەتا ئەو خەشموقینە نامێنێت تۆ لێی یارەوە لە کوڕی ئەمیر کە عەمری کوڕی عاسە. ئەنەس ئەفەرمەیە وەڵاهی دەستی لێ هەڵگرت لە کاتێکە ئیشتیهای ئەوەمانە کرد زیاتر لێی با. ئەوە حیسی عەدالەت و دادگەریە، ئەوە بەرجەستەکردنی ئەو ئاەتانی عەدلەکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمیە. خوای پەروەردگار لە سورەتی نیساء دوو لاپەڕەشتێکم 7 ئاەت دابەزێنێ بۆ بەرگریکردن لە کەسێکی یەهودی، بۆ بەرگریکردن لە کەسێکی یەهودی. طبعاً ئەوەی کە ئەهلی کیتابە مەستەمیان لێ ناکەین، بۆیە ئەڵێن ئەوەی کە لە غەزە ئەگوزارێ ئەوەی کە یەهودە هیچمان نییە لەگەڵیا. بۆ چونکە خوای پەروەردگار خۆی فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم
وتقسط إليهم إن الله يحب المقسطين. دادگەریە کە ئێمە مامەڵەیەکی جوان لەگەڵ ئەهلی کتابە بکەین، نەگالی کتاب لەگەڵ هەر کەسێکا کەوا ستەمی بەرامبەر بە ئێمە نەکرد بێ، بەڵکو ئێمە کێشەمان لەگەڵ زایۆنیستا هەیە. هەندێک ئەڵێن نە کێشەمان لەگەڵ خودی یەهودا هەیە. یەهودە تۆ ئەهلی کتابێ بێ مامەڵەیەکی جوانی لەگەڵا بکەی، مادام کە مامەڵەیەکی جوانی لەگەڵاکە. حەڤە ئاەتدا بەزیەوە بۆ بەرگریکردن لە یەهودیەکەوە هەندێک مسلمان تاوانباریان کە بۆی کە درعێکی دزیوە، خۆی پەروەردگار قەناعەتیان بە پێغەمبەر کرد بۆ ساسەم کە و دیرعی دزیوە. حەڤە ئاەت دابەزی بۆ بەرگریکردن لە یەک یەهودی. جاری وا هەیە لە نیو ئاەتا گەورەترین حکمی تایە. حەڤە ئاەت دابەزێنێ خۆی پەروەردگار بۆی کە بەرگری لە یەهودیە بکە. لە دوایی ئاەتەکانە فەرمێ ولولا فضل الله عليك ورحمته لهمت طائفة أن يضلوك لهمت طائفة أن يضلوك. جوهری دین بریتە لە عەدالەت و دادگەری. گەوهری دین، گوشراوی دین ئەگەر وشەیەک هەموو دیانی هەموو دینی تیا کۆ بکرێتەوە بریتە لە وشەی دادگەری و عەدل. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان غەنیمە و ئەو جۆرەشتانەوە دابەشەکرا ئۆجوونێکە بوو لە تەخورمایەک کە بەدەستیەوە بوو، کەسێک هات پەلاماری یا کەشتەکە بەرێ، بەڵام ئەویش لەیە لە کەسەکەیدا. کەسەکەش هیچ قسەی نەکرد، سەحابی بوو، دوورکەوتەوە و ڕۆشتەوە کە ڕۆشتە ئەولاوی یەکسەر بانی کرد، فەرمی اقتەدە منی، وتی یا ڕەسوڵ الله قەد عەفوت، وتیۆرە تۆڵەم لێ بکەرەوە. ئێستاش فەقیهی ستالینیمان هەیە زۆر بەداخەوە کە فەتوادەن بوانێ لە دەسەڵاتداران بەرامبەر بە مسلمانان تون بن، بیان کوژن، عەزابیان بن، سزایان دەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بووە بەراوردیان کەین بەرامبەر بە زیندانی وڵاتانی ئیسلامی بەلایانی کەمەوە کە هەتکی ئەعرازی تیاکرێ، کەوا پیاوی تیا عیبدارەکرێ و لەکەدارەکرێت. لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ترساوە لەوەی سیواکێک با لە کەسێک بە عورجونێ لە کەسێ با کە هەڵەی کردو کەسەش هاتووە طەماع بووە، پەلاماری شتەکێ داوە. سەوادی کوڕی غەزیە لە ڕۆژی بەدرا کاتی جەنگە جەیشە بێ بوەستێ ئاوەس کشی ڕوود بوو، تۆزی هاتووە پێشەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سیواکی کێشای بەورگیا کەوتی بەورگیاوتی بڕۆ دواوە، وتی یا ڕەسوڵ الله ئەوجعتنی وقد بعثك الله بالعدل. ئازارە دام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وەرە ئەوە سیواکەکە و لێم بەرەوە، وتی یا ڕەسوڵ الله ئەخە تۆ مسکم ڕوود بوو کە لێ داوی تۆ سکە ڕوودکەی. کەسکی ڕوود کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی وەرە سەیری عەدالەتکە، سەیری محەممەدی قورئانیکە، سەیری خاوەنی پەیام بکەین کە لە ئاسمانەوە هاتووە. سکی ڕوود کرد و ئەوش باوەشی کرد بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تێرماچی کرد، وتی بۆ هات کرد، وتی یا ڕەسوڵ الله واللهی نەوە ئاخر عەهدی من بێ بە تۆ، ئەگەر مردم بە کۆتا جار جەستەی من بەرجەستەی تۆ کەوت بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جارێکیان ئیمە ئیبن مەسعود بەمانە گێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڕۆشتن لە غەزوەیەکە، ئەڕۆشتن ئەبوو لوبابە بوو، غەزوەی بەدر بوو ئەزانم، ئەبوو لوبابە بوو لەگەڵ ئیمامی عەلیە، سێ کەس نۆرەیان ئەکرد لەسەر وشترێ، بە سێ کەس وەڵاقێکیان پێ بوو، جارێ ئەم سوارە بوو، جارێ ئەو سوارە بوو، جارێ ئەو سوارە بوو. هەردووکیان وتیان یا ڕەسوڵ الله ئینا نەکفیک، ئێمە کفایەتی تۆکەین، تۆ سوا وشترەکە بە ئێمە سوار نابین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕە بوو فەرمی لەستما بئەقوا منی بئەقوا ولا ئەغنا منکما عن الأجر، بێنیازتر نیم لە ئێوە لە ئەجر و پاداش. ئیمامی عومەر کە ئەچوو بۆ بێت المەقدیس جارێکیان بۆ ئەوێ ئەو تۆزی قوڕ و چڵپاوشتیای پێوە بوو لەگەڵ خزمەتگوزارەکە بە نۆرە سواری وەڵاقەکە بوون کە نزیک بێت المەقدیس بوونەوە مەسیحیەکان و ئانە چاوەڕانیان نەکردن. خزمەتگوزارە گوتی ئیمامی عومەر یەکێک لە والی ئیسلامیەکان هاتوو بە پیریانەوە ئەی ئیمامی عومەر تۆ سوار ئەسپەکە بە باوان نەبینن، وتی نە ئەوە بەڕاستە بەبێ بۆ قوڕ و چڵپاوە بمبینن. ئینسان ئەمیر ئینسانی سەرکردا ئابوو شێوازەیە، یعنی ئێستا جێ خۆیەتی کە ئینسان ئاماژە بکە بۆی جاری وایە لە کۆنگرێکە لە مؤتەمەرێکە لە دیدارێکە لە شوێنێکە ڕیزێ کورسی دانرێ بۆ خەڵکێکە بچێتە پێشەوە لە ئەخیرێشەوە دێن، بەڵام کورسیان بۆ دانراوە. لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو ئەجلیس حیث انتهى بی المەجلیس، لەکوێوە دانیشتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە پێشەوە. ئەمە بەتایبەت قیاداتی ئیسلامی، بەتایبەت بانخواز خەڵکی ئیسلامی من تەمەنای ئەواکەم کە ئەم حاڵەتە تەرککەن لەوەی کە هەمیشە لە پێشەوە بن، بەڵکو وەکو پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام چۆن سوار وڵاخێک ئەبوو کەسێکشی لە دوای خۆیەوە سەرەخست. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانی ئەو خەڵکی کرد لە مۆسیمێکا بوو، هاواری کرد و فەرمی وەیل للئومەراء وەیل للئومەناء،
ویل بۆ دەسەڵاتداران ویل بۆ ئەو کەسانی کەوا ئەمیندارن دانێن لە شوێنێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو جار ئەوەی فەرموو ليتمنين أناس يوم القيامة أنهم كانوا معلقين من ذوائبهم يترددون بين السماء والأرض ولم يلووا وأنهم لم يلووا عملا. خەڵکانێک لە ڕۆژی قیامەتدا تەمەنای ئەواکەن کە بە پرچ و قژیان هەڵواسرابێتن لە نێوان زەمین و ئاسمانە هاتو چیان بکرێ بۆی کە بە قژ بەرزەکرێنەوە ئێندێن و ئەبرێن، تەمەنای ئەویانە کرد کە کارێکیان پێنەسپێرایە، کاری خەڵکیان لە ئەستۆ نەگرتایە. ئەوانەی کە ئەمیندارن، ئەوانەی کەوا دەسەڵاتدارن، ئەوەی کەوا وەزیرێکە، ئەوەی کەوا پەرلەمانتارێکە، ئەوەی کەوا بەڕێوەبەرێکی گشتیە، ئەوەی کەوا سەرۆک عەشرەتێکە، ئەوەی کە کاروباری خەڵکێکی لەبەردەستایە، سەرۆکێکە، سەرکردەیەکە، ئەبێ ئەم هاوارەی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم لە یاد بێ. کەسێکە لە خۆی ڕانابینێ نەیگرێتە دەست. عەدل ئەساسە بۆ حوکم. لە هەر شوێنێکە عەدل و دادگەری هەبوو، گەشە سەندن هەیە. لێرەیە جەنابی مامۆستایان، جەنابی مامۆستا خالید، خوای گەورە لە قورئانە فەرمێ ئین الله یەأمر بالعەدل والإحسان. لەگەڵ عەدلە ئیحسانی هێناوە. ئەکرێ لەم چەمکەوە هەندێ بەهرەمەند ببین. بەڵێ طبعا دیارە ئەوەی پەروەردگار کە دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. طبعا بالمناسبة ئەو ئاەتە زۆربەی خەتیبان لە جومعە دەیخینەوە، مێژونووسان ئەگەر تەماشای کۆتایی جومعەکە بەڵێ طبعا دەیخینەوە، خەڵکەکە هەموو گوێ داتێ، مێژونووسان لۆمان باز دەکەن وەختی خۆی لەجێ ئەم ئاەتە قسە بە یەکتریە گوترا لە مابەینی خەلیفەکان تا هەتا قسە بە ئیمامی عەلی دەگوترا. عومەری کوڕی عەبدولعەزیز بڕیاری دەدا کاکە لەجێ ئەم قسە ناشیرنانە ئەم شتە جوانە دابرین کە ئاەتی خوا بۆ خەڵک بخین و با دائیم گوێیان لەو ئاەتە بێ. ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ لە خوتبەیە دائیمە سوورەتی قافی دەخوێن، هەتا هەندێک لە سەحابە فەرمی لە زاری ئەوم لەبەر کردووە لەوێن دەر، فەرمی ئەو ئاەتە لەوێدا ئین الله یأمر بالعدل والإحسان لێ تا ئێستاش خەتیبەکان اقتیدابن بەو قەزیە جوانە ئەوان ئەو ئاەتە دەخینەوە. طبعا پەروەردگار کە دەفەرمی ئین الله یأمر بالعدل والإحسان، یعنی ئێمە تەماشا دەکەین عدلی مطلق، عدلی مطلق تەنها لای خوای پەروەردگارە رب العالمین، لەکن ئینسانەکان نسبیە. عدلی مطلق لای پەروەردگارە کە هیچ کەسێک نە زوڵم نە غەدر نە هیچ شتێکی لێ ناکرێ. يعني لوی حتى تماشاکەی دەرێک کابرای دێنێ لە ڕۆژی قیامەت پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم 99 سجلی پڕی گوناح کردیا، هەر سجلێک بەقەدەر ئینسان چەند چاوی دەبینی، ئەوەندە گەورەیە. ئەو زەخوای گەورە فەرمێ هیچیان لەوانە ئینکار دەکەی دەڵێ ناوەڵڵا یا ڕەبی، دەڵێ هیچ چاکەیەکە تێ دەڵێ ناوێ، دەڵێ باش شتێکە لە لای ئێمە هەیە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله، چونکە ئەو ڕۆکە زوڵمت لێ ناکرێت. فەرمی پەروەردگار کە دەیەوێت لەو خۆش ئەوەندە بە ئیخلاسی گوتوێتی لا ئیلاهە ئیلا الله هەموو سجلەکانی پێبەرز دەکاتەوە. مەبەستم لێرە چیە تەماشاکە ئەو ئاەتە کە خوای گەورە فەرمی عەدل والئیحسان. عدل ئەگەر جاری وهەیە ئیحسانی لەگەر نەبی زەرر بە خەڵکەگەێنی، یعنی ئەبێ ئەو مەفهومە هەبی لای قازی، لای خەڵک، لای هەموو ئینسانێک بە تەنێ شەرنی هەموو جارێ عەدالەت لە جێگەی خۆیدا بەکاری بینی ئیسابە بکەی. لۆیە خوای پەروەردگار یەکسەر لە دوای دێ باسێکە دەڵێ چاکەشی لەگەر بکە. من میثالێکی زوندو دۆ بنەوە بۆ نمونە قوتابیەک 49 دەینی بە حەق و عەدالەت 1 دەرەجەی پێ دەوێت. ئەگەر ئیحسانی لەگە بکەی چی لێ دێ؟ ناجەحەبی. ئەگەر لەگەری نەکەی زەرەرمەندەبی. دەتوانی لەگەڵی بکەی یان نا؟ قورئانش ئەمرت پێیەکا بیکەی یان نا؟ ئین الله یەأمر بالعدل والإحسان. ئەو ئیحسانی لەگەڵ بکە، چاکەی لەگەڵ بکە. لۆ چونکە ئەو لەو دەمە پێویستی بە عەدالەت و بە ئیحسانە، پێویستی بە هەردووشیانە. ئەگەر یەک شتی بەرامبەر بکەی لەوانەیە زەرەر لەو ئینسانە بدەی. باشە خوای تەبارەک و تەعالە فەرمێ ئەتوون لەگەر ئەو کەسەدا هەم عەدل بکە هەم چاکەش بکە. ئەوجا ئەو دەگەوێ ئەو مەرتەبە گەورەیە کە بڵێن دادگەریت کردبی لەگەر ئەو کەسەشە بە تایبەتیش. لێ دەبینی ئێستا بڕێن بۆ نمونە دوو کەس دێنە لات هەردووچیان فەقیرن، بەڵام یەکیان زۆر فەقیرە، هەردووچیان یارمەتی بدە بە شتێ لەوە زیاتر بدە، لۆ چکە چاکەشی لەگەر بکە. هەردووچیان وەکو دادگەری کە پێویستیان پێیە هەموویان تەوزیع بەسەردا بکە، بەڵام ئەوەیان زۆر احتیاجە بێ زیاتر یارمەتی ئەو جۆرە ئینسانە بدەیت. باشە دروستە. حتا زانایان فەرمویانە ئەگەر بێت و کەسێک کۆمەڵێک منداڵی هەبوو، دروست نییە هیچ مندارێک فەزڵدا بەسەر ئەویدا ئیلا ئەگە هۆکار هەبوو. هۆکارەکە چێ بۆ نمونە منداڵێکیان خاوەن پێداویستی تایبەت بوو، ئێوە ناتوانانی کاسبی بکە، ناتوانێت بابەکە زیاتر شتێک یارمەتی بدا، لۆ دوای مردنی خۆشی ئەو کوڕە ئیستیفادە لەو وەزعی بکاتن. یابنی کوڕەکان هەموو ژنیان هینە، کچەکان هەموو مێردیان کردیا، بەڵام یەکیان مایە
ئەتوانی لۆ ئەوە شتێک زیاتر دابنێ لۆ خاتری ئەویش وەکو ئەوانی لێبێ چکە ئێستا زۆر خەڵکێ لەو نقطەیە غەڵەتەکە بە ئەوە ئاماژەیەک پێ بکەم ینی ببێتە شتێکی جوان لەو دادگەریە بەڕاستی خەڵک منداڵی ژنێ دەینی هەموو شتی لۆ دەکات کچی مێردی دەکا هیچی لۆ ناکە ئەوە گونەحبارە لۆ گونەحبارە چکە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم اتقوا الله وعدلوا بين أولادكم في العطاء لە میرات خوای تەعالا تەوزیعی کردە لۆ دوای میرات کەس دەست لێ نەدا لە دنیادا ئەگەر بەخشیت سیارەکەت کڕێ بلو هەمووان بکڕی ناتوانانی بکڕی لۆ کەس مەکڕە دەبەخشی پارەیان ئەدەی بە زاراوی ئەوڕۆ بڕەنگێکی 22 وەرەقەیان ئەدەی ئاکوڕ و کچەمووەکی یەکیان بدەی یەک کەس زیاتری بدەی گوناح دەگاتەی لەگە گوتمان سەبەب بە هۆکارێکی تایبەتی هەبوو لۆی بەڕاستی ئمە لێرە تەماشا دەکەنەوە ئیسلامەتێک کە باز لە عەدالەت و دادپەروەری ئەوەی دەکرێت ئەوجا ئیحسانیشی لەگەردا دەکرێت ئەمە شتێکی زۆر گەورەی زۆر چاکە لە لای پەروەردگار و ڕەب العالەمین چونکە ئیحسان چییە یعنی تۆ عەدالەت ئەو مساواتەی کە باسمان کرد ئیحسان ئەوەیە کە کابرایەک چاکەت لەگەڵەکە تۆ بە مضاعف لەگەری دەکەیەوە بڕۆ هەموو ژیانی پێغەمبەر تەماشاکە صلی الله عليه وسلم کاتێک کە یەکێک چاکەی لەگەر کردووە چی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەجری دایتەوە مقابلی دایتەوە كخوا أمري فيك دي بو إحسان دابي كاب فرمي بس إمامي أبو بكر محق بين دراوة أو بيخوال لروج قيامة أجي أو بياو بداتو وندا شاكي لجرا من كرديو وندا فضل جوري لسر من دا حيزال ويتماشى جاني بيغمرش صلى الله عليه وسلم هموي ككابراك شتيشي لجر كدو بمضاعف يارمتي دا يستيش لأصحاب فرمي لغزايا كان من هستم نقل بيم لسا بيغمر دانا صلى الله عليه وسلم أو دار عساي لدستي بو فرمي أخر رجلك عني بيت لسا بيم لادا ضلي سبحان الله زۆر بێتاقەت بووم ئەو شەوە لە دوای نوێژی سبێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ناردم دەڵێ هیچ شکم لەوە نەبوو گوتم ئاەت لەسەرم دابەزیە چوە عەزیەتی پێغەمبەرم صلی الله عليه وسلم ئەو شەوە خەوم لێ نەکردم بێتاقەت بووم پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کرد فەرمی کۆمەڵێک ئەو مەڕووماڵاتە دیتەوە هەمووی ئیمنە تیاگوتی گەردەنم ئازاکە بەس لەو دار عەسای دوێنێ دەتمدا كقولتم بيد لا فرمي يا رسول الله خمن قرداريتم بيغمبر صلى الله عليه وسلم فرمي نا بس اون دت بي بخشم بس لو يدوني كقولتم بيد لا سبيم لا تو استعسر كردي بينا للدنيا بتواني نموذج او هجوان ما بيشكش لا هيج جايكا موكي بسيارة دروا بخلق لبري هم ولاده هم لبري حربي انا ليدري غرامه كده زور شتي خرابي برامرك اما جيان نامي بيغمبر صلى الله عليه وسلم زالوي الاسلامتي ده براستي قاضي يعني براستي اگر بيت عادل بي ده صلاة دارج استراحاتك أوي لوين بلام قاضيك بو مفهومك لشرع دا وجودي وشي شريح قاضي برزا ورحمة إخوائي لبي يعني وكو أو قاضي أنا بك لإسلامتي ده حكمي أنا كل براستي من يقنمون يكرد أجر جنابة كاتب حبي أون دي بجرمو بس اختصاركم يشك تولى محكمة لكن شريح قاضي أو بدا لسردمي هارون الرشيد شهاديك بدا أويش تماشاي كردي زاني خزمي هارون الرشيد وخليفة وبياويش قولي فرمي شاهدي تو بالشاهد ناتي أو زور بيشكاوة شو لكن هارون الرشيد شكايتي لك قلتي أتواد لدى الصلاة دار قاضية كان كرديا قوة الدايني أما إهانة كان لنا محكمة وقضاء بغيش وشي من بلي شاهدي تقبلني قلت اشتوا بقولتي قلت بخوم لقردم بخوي لقريها هاتنا محكمة شو روح زور اعتيادي داني شو فرميت شو لو شهادة درش كردو قلت الروجة شي لك نتو داني أو بياو ديقو أنا عبد أمير المؤمنين أمن بندو خزمتكاري أمير المؤمنين أقر راس بك عبد بي شاهدي عبد ناس ناخوة لو قضية أقد دروي بكاد روزن بشاهد ناتي طلع هارون الرشيد قلتي خوم أقام لو قضية بخوم بشاهد قلت شاهدي تجلى باشترنيا لبرت بس بزانه سبحان الله شريحي قاضي معارض متابعي تيكرديا فرمي إيمن لو رد كريتو أمن تسم قوتي يعني بون منا خوم ما دنا من شاهدم لو قضية ده فرمي تو نويجي سبينان بجماعات ناكي لقى مسلمانا كو خود بأميري مسلمانا هذا محمد المصطفى صلى الله عليه وسلم حتى وفاتي كر هل بينس فرزان نويجك وجمعة شي بخوي لبو خلق ذكر أتو أجر اتباعي أبي فرمي نويجي سبينان بجماعات قلت بس شاهد كم رد مك وعد وابي مزقفتك لبرامبر قصر كم دروس كم بخوش سبينان بيش نجيب كم أو قاضي أو ده صلاة دار أتواني حكم كان لسر قورتين ده صلاة دار أو تسفيري كردي أو عدلي قرآن فيري كذا أو عدلي قرآن كم مفهوم جوان تيجويشتي أو هاجياني خلق قرآن كاري بس داديني قاضي يعني قاضي نبي ده صلاة دنيا ترسي دنيا يعني بون منا حتى حرشتك بي تأثيري وكاري قري لو بكاسوكا حركاتك أجر إنسان لما قامك ده بعدالتك وبإحسانك نيتواني إجبكات شيء جايك بس بيلي باشترا دست خوش ما مصايب رئيس جنابي ما مصا شرزات زور كس برسيارك أين عدل الله لكاتك عدل خوي پروردگار عدلي مطلق ورهاية إما شون بتوانين عدلي خوا ببينين لك ببينين وكو بيستر قوتمان يك لنا وزوانا وباكا كاني خواي قورة العدلة عدلي خواي قورش لا سي شوينان
دەدیترێ یەکەمین عەدلی خوای گەورە لە دروستکراوەکانیدا، دووەم عەدلی خوای گەورە لە تەشریعەکەیدا، سێم عەدلی خوای گەورە لە قەدەریدا. طبعا عەدلی خوای گەورە لە دروستکراوەکانیدا سبحان الله، يعني ئەو کەونە لەسەر میزانی عەدل دروست کراوە. چۆن ئەو ڕۆژە کە دەڵێن عولەما دەفەرمینەوە 3 ملیۆن میل لەمە دوورە، ئەگە 1 میل نزیکتر بایە دەی سووتاندین وانە، ئەگە میلێکی دووتر بایە لەسەرمان ڕق دەبووینەوە. کەواتە ئەو شوێنی تێدا عەدلە، چکە عەدل چییە؟ ضد ظلمة ونيا تعرف الأشياء بأضدادها. ظلم تعريفي تيا وضع الشيء في غير محله، كواتا عدل تيا وضع الشيء في محله. كأتو يكشك حقي ددي أو نشتكى نصابي خوي ورقرتي جيشتوا حقي خوي جورا. يعني سبحان الله أو رجال لشوينك خوي جورا بعدلي خوي لشوينك عدالتي مانك أقدر بايا هرتي أوي بحر كان بو زەوی قوتی دەدا. ئەگەر نزیکتریش باە ئاوەکان هەموو بەسەر سێ بەشی زەوی ئاو نیە بەسەر ئەو پارچەش دەکەت و ئێمە هەموو لە ناو ئاو دەخنکان، کەواتە شوێنی مانگەکەی لە شوێنێکی عەدڵدایە. وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون، هەر تۆش ئەو قۆرەی من کە لە هەر شوێنێکی دادەنێ عەدالەت دێن، بەڵام شوێنی خۆی زۆر عادیلە. بەسەر مۆبایل زۆر ناشێنم بوو، بەناو قەدیشی مۆبایل ناشێنم بوو. ئەو شوێنێک کە خوای گەورە ئەو پیلەمی بۆ داناوە زۆر شوێنێکی عادیلانەیە. چاوم لوتم دوم حمو أندامكان سبحان الله حموي أو آياتي دفرمي يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك. دروستي كردوي زواني دروست كردوي أدي فعدلك هم شوين لشويني خويتي حمو أندامكان لشويني خويتي ذا عدلي خواي قور لو كونوا كائنات لدروس كرا وكان يدبيني أو ذا عدلي خواي قور للتشريع دا أو مهمة. وتمت كلمة ربك صدقا وعدلا أو خبرية، يعني أويك خواي قورا قوتيتي لو تشريع أو لو شريعتي دا صدق وعدلا لغيري أو صدق وعدلا هي صدق وعدلتك نابيني. سبحان الله يك مسألة دقيق بازبكين كخلق شبهدك كعدالتي تيدانا بأوج مسألة ميراتي أفرتانا ونيا زور لو ڕێکخراوانەی کە بەڕاستی فیتنە دروستەکەن لە ناو کۆمەلگا خوشکانی ئێمە لە ڕێلا دەدەن بە ناوی یەکسانی و هەر پێش هەموو شتێک یەکسانی پیا و ژن هەر زۆڵماوە. يعني کەسێک بێ برێ وەڵای ژن و پیا و یەکسانن بە قورئانە زۆر زۆڵمی لەو شتەی کرد. ئەو کابرای وەدرێ بە خۆی زاڵمەکەیە. ئەزە با ئەو مەسئلەی باز نەکەی بینە سەر مەسئلەکەی میرات کە ئەوانە زۆر ڕەوازی دەدەن و ئەوە ئەتوو خوای گەورە نیوەی حەقی دایی حەقی تەواو دەداتە پیاوی نی و حەقی پیاوی دەداتە و ئەو مەسەلەکە ئەوان نییە. ئەوە مەسەلەکە وەچی یەکێکی وایە لە سەتانوهەتی چاوی خۆی گرتبی سەتا دەی تەمەشای دنیای بکە کاکە تو گۆشەکان بە ساچی نابینی دەبێ بە هەردوو چاو تەمەشای قەڵزەکەی بکەیت. چۆن ئافرەت چەند حاڵەتی هەیە لە میرات کچە داکە ژنە عفوا کچە ژنە ژنی پیاوێک کە زەوجەیە جارێ داکە داپیرەوە نیە هەموو مەسائلەکانی میرات تقریبا خڕیان کردەوە 36 مەسئلەی میراتیە ئی ئافرەتی 36 مەسئلە ئەو تەمامەن مامۆستا خەبیرە لە میرات پێم خۆشە ئەوە با ئەو بزانیتن لێ سێر دەبم شتێکی بێ باز دەکەم. هەموو تقریبا خڕیان کردیتەوە 36 مەسئلەی میراتی هەیە کە ئەو چار حاڵەتەی تێدایە. لەو هەموو 36 مەسئلەی چار مەسئلە پیاو زیاتر وەردەگری لە ئافرەتی. بڕۆ سەرێ هەنچی خۆی وەردەگری، بڕۆ سەرێ زیاتر لە پیاوی وەردەگری، بڕۆ سەرێ پیاوی حەجب دەکە هیچ وەرناگری. دەکەواتە عەدالەت ئەوەی کە هەتوو مەسئلەکە هەموو تەواو تەمەشاکەی. جا بۆیە بەڕاستی مادام خوای گەورە فەرمی وتەمەت کەلیمەتو ڕەبیکە صدقا وعەدلا دەبێ هەموو شەریعەتەکەی عەدالەت بی. چۆن کەون و کائیناتەکە و دروستکراوەکانی بە عەدالەتە شەریعەتەکەشی بە عەدالەتە. جا ئەوە نمونەشی بەسیط بڕوا بکە عادلترین شریعت لە کەون تەنها ئیسلامە. ئەتو لە غەیری شریعەتی ئیسلام لە دوو عەدالەت بگەڕی بەخوای بەدەستت ناکەویتن. بۆیە ئەوروپیەکان زۆری ئێستاوەی قانونی فەڕەنسی ئەغلەبی لە ئەحواڵ شەخسی و ئەوانە لەسەر مەسەبی ئیمامی مالیکیان دەرینایە کە بەڕاستی پێی معجب بوون بەو عەدالەتی کە لەو شریعەتەیدایە. ئەو بە کورتی بێنە سەر مەسەلە شریعەتی خوای گەورە لە قەدەریدا ئەوە مهمە. هەرچی ماجەرا لەو کەونەی ڕوودەدا هەموو عەدلی خوای گەورەیە. هیچ زوڵم تێدا نیە. خوای گەورە لا یەظلیمو مثقال ذرة
خی گەورە بەقەدر یەک مسقالە زەڕە زوڵم ناکە دیکەوەتە قەدەری خی گەورەش کە بەخۆی ئیشی خوایە فعلی خوایە هیچ زوڵمی تێدا نیە زۆر کەسە هەندێک تو مەشهەدەشی دەبینی کابراایەک دەرەوەڵا ئەم زۆڵمم لێ کرا وام لێ کرا بەس ئەوە جوز ئەکە مەقتەعەکە لە ژیانی دەوەرە ژیانی ئەو پیاوی هەموو لێک دەو دەبین سەد زۆڵمی کردێ یانەوە ئینتیقامەکەیە نەک زۆڵمەکە زۆڵمی لە ژنی دەکا زۆڵمی لە منداڵی دەکا زۆڵمی لە برای دەکا محەممەد ڕاتب نابلسی حادثەیەکی خۆش دەجێرتەوە لە مەسوعاد ئەسما الله الحوسنا دەفەرمی لە ناو بازاڕی بۆم دوو کەس بەشەر هاتن کابراایەک دەماسەی دەری ناو گولەکی لە بەرامبەری گرت پێی نەکەت بە دوکاندارێکی فەقیر کرد گوتی لەو قەرەباغێ و هەرای ئاگوتی سەری دەری نابوو گولەکە بە سەری کەت و کابرا من تی لەو هەرایە کابراایەک بە من دەری کا عەدلی خوای گەورە مامۆستا تی لێم بۆ مەرق ئەم دەزانم ئەو عەدلە هیچ گومانم نییە ئەوە قەدەرە عەدلی تێدا تی چوو متابعەکەی مەسئەلەکەم کرد بزانە حادیسەکە چۆنە گوتی ئەو کابرایە شەریکی برای خۆی بووە کاتێک کە برای مردووە دوو یەتیمەکەی دوو برازایەکەی دوو برازە یەتیم هاتیم تێ مامە بام بە شەریکی تو بووە حەق و حساب بەم تێ بابەت هیچ حەق و حسابی لەگە منە بچکۆ نووسینیان لە بین نەبووە کوڕە مامە چۆن توی بەخوا هیچ حەقتان لەکنە منی چونە شکایەتیان کردی عادەتی ئەوەی محکەمەی بەدائی پێ دەڵێن کە ئەوانی دەسن حەق و حقوقی دەنووسن ئەگەر تەوقیع نەبی پارە ئیسپات نابی بە غەیری تەوقیع حتا 1000-2000 دینارە چەندە شتێکی بەسیط ئیسپات دەبی بە شاهد بەڵام کە بۆ ئەوەی ڕەسیدەک بۆ پارەک ئیلا بە تەوقیع و بە نووسین سابت دەبیتن هیچ نووسینەشیان نەبوو بەدڵشکاوی گەڕانەوە چۆن لەکە مامۆستایەکی ئاینی دەکەن گەڕەکی خواشکایەتیان لە مامیان کرد مامەکەشی هاتۆکن مامۆستا و چەند پرسیاری لێ کرد و سۆنجیشیدا هیچ ئیسپاتی نەکرد کە حەقی ئەوانەی لەکنە ئەو یەک گولەی بە تەپی سەلچ کرد تۆرەی ئەو برایانەی لێ بووە بزانن کەواتە مەشهەدێک لە ژیانیوی زوڵمە بەڵام مەشهەدەکەی هەموو تەمەشاکە ئەو دەزەزانی ئەو کابرای بەخۆی زاڵمەکەیە کە ئێستا ئینتیقامەکەی لێ دەبتەوە کەواتە ئینسان دەبی خواوا بناسیتنەوەی جەنابەت تازە گوتمان عەدلی مطلق خوایە بەڵام ئێمە هەم نسبیە ئەمە ناتوانم 100% لەگە خێزانم عەدالەت بم بەڕاستی ناتوانم حەوڵ دەدەم بەس هەر نسبیە يعني خی گەورە حتا بەو کەسانە دەرێت کە دووسێ ژینیان هەیە دەفەرمێ ئێوە ناتوانن عەدالەتی تەواو بکەن وەلەو حەڕەستم هەرچەند دوو قەلبت هەر مەیلی لە بۆ نوێیەکەی دەکەن لە بۆ کەونەکەی لە کۆتاییەکانی مامۆستای بەڕێز یەکێک لە زانایان قسەیەکی جوان دەکات ئەهلی تەسەووفە بەڵام قسەکەی زۆر جوانە دەڵێ ئینسان ئەگەر خوا ژیانی خۆی بە کامل پێ بڵێ لێرە حتا مردن ئەو هەیە ناتوانانی دەستکاری هیچ شتێکی بکاتن بیباتە ئەولا ئەوەندە جوانی لە بۆ لەو قسەی خۆشی مامۆستاژەوە قسەیەکی خۆش بکەم لە کۆتایی مامۆستای وتاری دەدا دەیگوت هەر کەسێ شتێکی بدزی خوا پاشی 20 ساڵی تۆرەی لێ دەکات و کابرای لە خودبی بۆ خۆی شتی دەدزی وتی ئەسپەشی دزیوت 20 ساڵی چێن بردی چێ زندی دەڵێ ڕووی تۆزێک لەسەر ئەسپی دی بەر بۆ لاقیشکە کە لاقیشکە نەیتانی بڕۆ ساحەبی بەسەدات و عالەم بەسەدات هەر فەزع بوو کابرا مامۆستاش بەسەدات بوو تێدەمەوە دەمەکە باسی دەکەم بە تو لۆ ئەو ئەسپە دزی تو مامۆستا خەتای تو بووە تو گوتت 20 ساڵی دی ئەو جەخواتۆرە دەخۆی من خۆ 20 دقەی پێ نەچوو گوتی کوڕمەوە 20 ساڵی دی پێش ئێستا شتەکە دزیەوە تۆرەی ویە ئیوە هێشتا مایە دەستان خۆش مامۆستانی بەڕێز دەشتان ساغ بێ بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکەمان خی گەورە یاری و یاوەری هەمووان بێ خواتان لەگەڵ نون والقلم وما